شوێنێکی هەرە ناودارە لە بەردەڕەش، چ زستان بێت یان هاوین، ئەم شوێنە هەر قەڵەباڵغا. چای لەسەر ئاگر و خواردنی خێرا، لەشتی هەرە سەرنجڕاکێشی شەقامەکان. بە خێراتنی دەنجی بەردەڕەش دەکەم بۆ شەقامی ئیسکان. طبعاً لێرە ئەم جادەیە چەند ساڵێکە دروست کراوە، ئەم دوکانانە هەمووی نوێنە بە شەقامی ئیسکان بەناوبانگە، هەڵبەتە بە شەقامی سەهۆڵەکە لە سلێمانی، لەبەرەوەی زۆربەی خواردنەکانی سەریعە، یعنی ئەوە نییە. و کاتەکانی ئێرە چۆنە؟ کاتەکانی ئێرە لە کاتژمێر 1 تا 2 نیوەڕۆ ئەکرێتەوە تا 1 تا 2 شەو درێنگانی شەو ئێرە کراوەیە. خواردنەکانی هەموو جۆرە جیاوازە، بۆ نمونە نانی بە پەنیر لێرە هەیە، و هەروەها تکە هەیە لێرە، و هەروەها خواردنی سەفەری هەیە لێرە، پیتزا هەیە لێرە. مرۆڤ ئەگەر برسیش نەبێ، بەڵام لەگەڵ هاوڕێ بۆ بەسەربردنی کات، خواردن و خواردنەوە تامێکی تایبەتی خۆی هەیە. دیمەنەکان خۆیان قسە دەکەن. سعات 3 ئەمە دەکەینەوە لێرە بازارەکە هەمووی سعات 3 عەسری دەست پێ دەکا، ئێشای خۆمان حازر دەکەین. یعنی دوکانەکان ئێرە هەمووی ئەوهایە، نەبەس تایبەت ئەمە. ئەو جادەیە، ئیشی ئەو جادەیە شەوانە، عینەن وەکو ئیسکان. ئەو گەنجەکان خڕدەبنەوە مەغریبان دێن چای دەخۆن، لەفەی دەخۆن. وەڵا قۆزیمان هەیە و سینگە و جەرگە و فەلافلە و هەمبەرگەرە و ئەو شتانەمان هەیە. شوێنەکە بۆتە شوێنی یەکتربینینی دۆست و هاوڕێ و پشووی ماندووبوونی ڕۆژ. ئەم شوێنە لە خۆدەوە بەری 2 ساڵ 3 ساڵە وا گڕی گرتووە و بازاری خواردن و شتەکان هەموو ڕووکردێرە. گەنجەکان بە تایبەت دوای نوێژی عیشای مەغرب سەردانی ئەم شوێنە دەکەن لە دەوروبەری بەردەڕەش و گوندەکان. هەموو دێنە ئەم لایە بەس بۆ کات بەسەربردن و خواردن، چکە زۆری خواردن و شتەکانی مارکێت و خواردن و شتانە هەموو ڕکەتێرە و تاخیرش دەمێنێتەوە تا 12 و 3 ئەو دەورانە لێرە هەیە. چی بتێ لێرە دەست دەکەوێت. پشتی مەغربی خەڵک زۆر نانەکەی خوات و دێت ئێرە چایەکە شتەکەیان هەیە لە ماڵ نانی ناخوا، دێ لێرە شتێکی دەخوا. بەڕاستی شتێکی باش ئێرە پێشترەوانە بێ، ئێستا تا یەک شەوێ لەوانەیە کرابیەوە لە خواردن شتیوە بەتنێ و لەگە هاوڕێیان و جار دەزانیت. بە شێوەیەکی گشتی چ خواردنی یاخود زۆربەی لێرە هەیە؟ وەڵڵاهی لێرە الحەم بە عەجین هەیە، هەویر بە گۆشت بە خۆمان پێی دەڵێن، لەگەر لفەیە گەسە و شتان هەیە. بە قسەی فرۆشیارانی شەقامەکە، شوێنەکە قەلەباڵغ و گەرم و گوڕە. ئەمەش دڵخۆشی کردوون، چونکە گیرفانی ئەوان پەیوەستە بە فرۆشتی زیاتر. لە دەنگی بەردەڕەشەوە، سەمیر سلێمان، بەردەڕەش.